ساڵتان لە ببینەرانی خۆشەویستبانیتان باش ئەمڕۆ باسی قۆناغەکانی سپڕی تەندروست دەکەین بۆ خانمان ئەو میوانداری دکتۆرە ڤیانمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە. دکتۆرە بانیت باش بەخێر بێت. بینێ مولات باشتر. سپاس بۆ بەڕێزت. پێمان بڵێ سپڕێکی تەندروست مەبەست لێی چییە؟ هەموو سپڕێک هەر تەندروست نییە؟ نەخێر هەموو خۆی سپڕی حاڵەتێکی فیزیۆلۆجیە نەخۆشی نییە، بەڵام ئەگەر هاتوو لەو فیزیۆلۆجیە دەرچوو ئەبێ بە نەخۆشی و لەوانەی کێشی گەورەش دروستکە لە کاتی سپڕەکە و لە دوای سپڕێکەش کە ئەڵین سپڕێکی تەندروست مانای دەستپێکی سپڕیەک کە لە ئاڵۆ هەتاوەکوم نۆمانگەکە تاواکات چکە گە نۆمانگەکە تاوا نەکات یاخود نەگاتە کاتێکی مەبەست ئەو سپڕێکی تەندروست نییە، یعنی مناڵبوونی پێشوەختە یان لە بارچوون ئەمە ناتەندروستە. بەڵێ ئەو نۆمانگە دەستپێک و تاواکردنی ئەو نۆمانگە بە شێوەیەک بێت کە کەمترین ینی باشترین بێ ئەبوو ئەو مناڵە دروستکەی تیاگەشە بکات و بتوانێت بگاتە کاتی مەبەست لەگەڵیشە کەمترین زەرەر لەسەر جستی دایکەکە دروست بێت. بۆیە ئەمە ئەگەر بمانەوێت ئەبێ لە پێش سکەکەەوە دەست پێ بکەین چکە هەندێک حاڵەتێ ئەبێ لە پێش دووجانێکە لە پێش سپڕەکە چارەسەر بکرێ یاخۆت احتیاتی خۆی وەرگێ ئەو دایکە و پزیشکەکەی کە حیسابی ئەو بکەن کە ئەم نەخۆشییان ئەم کێشەی کەم دایکە هێتیان ئەم عیلێ هەیەە لە حاڵەتی سپڕەکە چی دروست دەکات و بەروکوی ئەبات و چی بکرێ بۆی ڕێ لەو شتانە بگیرێ و ئەو شتانی کە پێویستە لە کاتی سپڕەکە حیسابی بۆ بکرێت پێشوەختە ئامادەکاری بۆ بکرێ. باشە سپڕی تەندروست لە کاتی سپڕێکەوە دەست پێکە یاخود لە پێش ئەو کاتەوە؟ بەڵێ لە پێش سپڕێکەوە دەست پێ ئەکات چونکە هەندێک نەخۆشی هەیە لەوانەی دێکەکە بیزانێ لەوانەیە نیزانانی تۆ ئافرەتێک کە بە تەمەی دووجانیە باشتر وایە پێش ئەوەی کە بێڵێت دووجان بێت سەردانی پزیشک کات کە بڵێ من بەرنامەی مناڵبوونم هەیە هەندێک پرسیار و وەڵام ئەکرێ هەندێک فەحەس ئەکرێ بۆی بزانانی هیچ نەخۆشیێکی لەگەڵە هیچ نەقسەکی هەیە هیچ ئەگەری توشببوونی بە نەخۆشیەکە لە کاتی سپڕەکە خود نەخۆشیەکی هەیە لە کاتی سپڕەکە بەرەو خراپتر ئەڕوا یان شتێکی بۆ لەسکی پێشوە هەی بۆ لاانەی ئستنیمەوە بەس نازانێت جاریکە کە ئەم لەم دووجانەیە لاانەیە تووشی بێت و بەرەو بە خراپتریش تووشی بێتەوە یاخود ئەگەر تووشی بێتەوە پێشتر ئەگەر چارەسەری بۆ بکرێت حسابی بۆکرێت بۆی لە پێش دووجانەکە ئەبێ دەست پێ بکە هەندێک نەقەس یاخود هەندێک نەخۆشی هەیە بۆ نمونە شەکرەیە سەختە غودەیە نەخۆشیەکانی دڵە یاخود بورانەوەیە ئەمانە ئەبێت هەندێک عیلاج هەیە پێش ئەو بکرێ بۆی ئەو ئافرەتە بچێتە ئۆپتیمەم حاڵەت یعنی باشترین حاڵەتی خۆی ئەنج بێڵێت کۆرپەلەکە دروست بکرێت بێت چکە بۆ نمونەوانی کە شەکریان هەیە لە پێش سپڕە ئەگەر بێت و حیسابی بۆ نەکرێت ئەو کڕۆمۆسۆمایی ئەو هێلکەی کە دروست دەبێت هێلکەیەکی باش نییە خۆی هێلکەکار هەیە بەس ئەو هێلکەیە لە کاتی پێش سپڕەکە تەسیری هەیە ئەو شەکرەیە لەسەری بۆیە باشتر وایە لە سێمانی بەلایانی کەم سێمانی پێش سپڕەکەیە بچێتە باشترین حاڵەتی تەندروستی خۆی و دایکەکە ئەنج بێڵێت سکی بێ بە نسبەت زۆربەی نەخۆشیەکانی کە بۆ نمونەوانی کە بورانەوەیان لەگەڵا ئەبێ لە پێش سپڕەکە ئەوان بەلایانی کەم دوومان فۆلیک ئەسیدێکی زۆر باشیان وەرگرت بێچوانێک کە نەخۆشی پەرکەمیان لەگەڵاوە علاجەکانی پەرکەم وەرەگرن ئەگەری توشببوونیان بە نقصی فۆلیک ئەسید زۆرە و ئەو ئاکامانەی کە لە نقصی فۆلیک ئەسیدەوە دروست ئەبێت لەوانە احتیمالی زیاتر بۆی پێش ئەوە بێت ئەو فۆلیک ئەسیدە زۆر باش پڕ کرێتەوە بۆی ئەو مناڵێک کە دروست دەبێت تەندروستێکی باش بێت. دکتۆرە ئەمەوێت لێرە پرسیارە بکەم هەندێک جار ئەوە ئەوترێکە جەدۆڵی خواردن هەیە بۆ مناڵی کچ بۆ مناڵی کۆڕ ئەم شتانە هیچ بنەمایکی زانستی هەیە بنەمای زانستێکە ئەوەیە کە تۆ ئەم خواردنانە یعنی ئەگەری وێ هەیە کە PH ناوجانی ئافرەتەکە بەرەو تفتی بەرێ یاخود بەرەو ترشی بەرێت ئەمە ئەگەرە دەیمە ئێمە ئەوە باسەکەین سەڵەسەنیە و هیچ گەرنتێکی لەگەڵ نییە لەبەر ئەوە بەس تەنها چانسێک زیاکەی گریمانەیەکی بەهێزە یا لاوازە زۆر بەهێز نییە زۆر بەهێز نەخێر. باش ئەگەر بینە سەر مناڵی دوانە بەڵێ هیچ شانسێک هەیە کەسێک حەست بکە مناڵێکی دوانەی هەبێ زۆر کەس حەزەکە ئێستا مناڵی دوانەی ببێت ئێمە دەیمە وەکو پزیشک پێیان ئەڵێن دووجانی دوانە یەکێکە لە حاڵەتە نەخوازراوەکان یعنی های ریسک پرگنەنسی یعنی ئەوانەی کە وەزعیان باش نابێت لە کاتێ سپڕەیە لەبەر ئەو شتێک نییە تۆ خۆت بچی بەدەستی خۆت داوای دووجانە بکەیت و
حەز لە دوانە بکە عفوان داوای دوانە بکەی و دوانە شتێکیش نییە من بەدەستی خۆم یەکسەر دوو مناڵ خەمسکی ئەو نەخۆشەوە یعنی ئەوان و ئەزانن حەبێکە لە خەڵکە ئەو زۆر بڵاوە کە عیلاجەکە ئەیکا بە دوانە خۆی لە ڕاستە عیلاجانەی کە دوانە دروست دەکا ئەوانن بۆ خەڵکی نەزۆک بەکارێنرێ بۆ حاڵەتی نەزۆکی بەکارێنرێ کە تۆ بەکارهێنی بۆی هێلکەیەک دروستکە لە جاتی هێلکەیەک چەند هێلکەیەک دروست دەکات حازرێکا بۆ ئەو مانگە ئەمە ئەگەری ئەوە ئەکات کە لە جاتی مناڵێ دوو مناڵیان سێ مناڵ دروست بێ ئەمە خۆی بۆ خۆشتێکی ناخوازراوە کە کۆنتترۆل ناکرێ بەڵام خەڵک وازانیشتی لایەنێکی باشی ئەو دەرمانەی و لایەنێکی یعنی ڕاستە بۆی کێکە گەر نەزۆک بێ دوو مناڵ دروست بخوانی بڕە بەس ئەو دوو مناڵە ئەگەری لە بارچوون و نقصان بوون و توشببوونی دێکەکە بە نەخۆشی شەکرە و زەخت و خوێنبەربوون و هەموو ئەو شتانە و ئەگەری توشببوونی بە عملیات و مزعفاتی عملیات و هەموو شتێکی زیاکە لەبەر ئەوە یعنی شتێکی زۆر زۆر باش نییە حەبێک نییە بە تایبەتی بڵم ئەم حەبە بۆ دوانێ ئەم حەبانە لە کۆنتترۆل دەرەچن تۆ ئەیی تێبۆی هێلکەی زیاتر دروستکە لەوانەی دوانە لەوانێ سیانە لەوانێ هێلکەدانی ئەوانە هێلکە دروستکە ئەو مانگە بڵی نابێ بچکت بێ ئەبێ مەنعکەی چکە خەتەریاتی هەیە چەند مناڵێکی زۆر دروست بێ کاتە ئەوە نەکەن خانمان بەڵێ زۆر زۆر حەزەکەم ئەوە خانمان باشە ڕەنگە هاوکارانم هەمدی زبیریان چوو بێ ئەو بەڕێزانەی کە سەبی نەرمان لە سوۆشیال میدیا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ڕێک پێیجی فەرمی کورسات ئەتوان پرسیارەکانیان لە کۆمنت بنووسن ئێمەش وەڵامی پێویستیان بۆ وەرەگرن بێگومان دکتۆرە توانین بڵێن مناڵی بلووری مناڵ بوون یاخود سپڕی بلووری سپڕێکی تەندروستە یاخود ئەمەش بە سپڕێکی تۆزە گرفتار دانرێت خۆی بە شێوەیەکی گشتی یعنی خۆی ئەوەنە کە تا مناڵەکە دروست بوو ئەتوانین بڵێن حاڵی هەموو ئافرەتێکی کێ بەس بۆ ئەوانەی کە خۆیان پێشتر مناڵی تریان لە بارچوو مناڵیان بۆ نەماوە یان تۆ لە بەرەوەی ئەم دایکە خۆی کێشەیەکی هەیە چەند ساڵەسکی نەکردو یعنی مناڵێکی زۆر زۆر با بڵێن هینە بێت ویستراو ئەبێ خۆی هەموو مناڵی ویستراوە بەس ئەمە بە تایبەتی چکە بە چانسێکی یعنی با بڵێن بە مەرحلێکی تۆ قورسا ڕۆشتۆتە گەشتۆتە ئەو مناڵە لەبەر ئەوە ئەتوانی بڵی حاڵی هەموو سکپڕێکێکەیە بەڵام هەندێک جار لە بروی تەمەنی دایکە کە سەر و یعنی 35 ساڵە ئەگەری خەتەریاتی زیاترە یاخود لەبەر ئەوەی کە عیلاجێکی زۆر زۆر بەکارێ هەندێک لە کاتی سکپڕەکە لەوانێ هەر ینی تەئسیل لە تەندروستی بکە دکتۆرە بۆچی زۆربەی یاخود با بڵێن هەموو دکتۆرەکانی ژان باسی سێمانگی سەرەتای سکپڕیەکەن وەکو سێمانگێکی زۆر زۆر جدی کە تایە زۆر بە شتێک لابێت و ئایا تەنها لەبەر دروستبوونی بەشەکانی جستەی کۆرپێ بەڵێ سێمانگی یەکەمی سکپڕی یەکەم چانسی لە بارچوون زیاترە لە سێمانگی یەکەمە واتە زۆربەی لە بارچوونەکان لە سێمانگی سەرەتایە بەڵێ زۆربەی لە بارچوونەکان لە سێمانگی سەرەتایە ڕۆئەیە دووهەم هەرچەندە زۆربەی لە بارچوونەکان تەندروستە یعنی چی یعنی شتێکە لە خواییەوە ئەم مناڵە خۆی سەحەتی باش نییە کرۆمۆسۆماتی تاو نییە و شتنی تر ئەم مناڵەکە خۆی وابوو مناڵی دوای خۆی وابێ یاخود ئەم دایکە چانسی مناڵبوونی نەبێ بەس زۆربەی ئەو لە بارچوونانەت لە بارچوونی تەندروستن یا مەسەلەن بەر شتێک کەوتووە یعنی دەرمانە ئەشیعەیە نەخۆشیێکی دایکەکەیە توانای ژیانی نییە لە بەرەو لەبارەتێ لە بەرەوە زۆربەی لە بارچوونەکان لاانێ بڵام باشترە بۆ دایکەکە نەکمانەوەی ئەو مناڵە بە ناتەندروستی دووهەم شت کە سێمان یەکەم مهمە ئەوەیە کە مناڵەکە جستی دروست دەبێ ئەندامەکانی دروست دەبێ زیاترین تەئسیری هەیە لەسەر یعنی هەر شتێک لە دەور و بەراڕۆبە زیاترین تەئسیری هەیە لە دروستبوونی ئەندامەکانی ئەو منداڵە باش کەواتە سێمانێکی زۆر جدیە سێمانی سەرەتا باش دکتۆرە چی بەو گەنجانە ئەڵێ بەو هاوسەرە گەنجانە کە ماوەیەکی زۆر مەنعەکەن کە مناڵیان نەبێت ئاکارێکی تەندروستە یاخود لە ڕۆ پزیشکێکەوە ڕای بەڕێزت چییە لە ڕۆ پزیشکێکەوە زۆر زۆر ئاعتیادیە چکە خۆی ئێمە سکپڕی عیلاقی بە تەمەنی دایکەکەەوە هەیە عیلاقی بەوە نییە پێشتر چەندێک مەنعی کردووە یعنی کێشەمان نییە تۆ ئافرەتێک 16 ساڵە 18 ساڵە 20 ساڵەش و ئەکاتە تاوەکم 25 ساڵی نایڵسکی بێ زۆر زۆر ئاساییە یعنی ئەو مەودایە کە دوای ئەواڵە سگناکە لەوانەیە لە بدایەتی زەواجی شاگەربی هێشتا ئەسکی نەکردایە بەڵام چانسەکەی لەوایە کەمتر بێتەوە کە تەمەنی زیاترە چێتە پێشانی تۆ زوو هاوسەرگیری کردووە گرفت نییە ئەگەر زوو هاوسەرگیری کردبێ بڵێت گرفت نییە خەسەن خۆی ئەگەر کێشەی نەبێ مەسەلەن کیسی هێلکەدانی نییە یاخۆت نەخۆشیێکی وینێکە عیلاقی بە کۆندامی زاوزێەوە هەبێ باش دکتۆرە پرسیارێکا تۆ باسیێواکە ئەڵێ لای ڕاستم خوێنی بۆ ناچێ خانمێکی سکپڕە
و حەبی ئەسپرینی ژەخوا ئەڵە چ خواردنێک باشە بۆ ئەو خوێن خەستێکە هەیە وەکو خواردن یەک بە تایبەتی تەسیری نییە لەسەر ئەوە يعني حەزەکەمەوە ئینشاڵڵا لە بەرنامەکانی کە ئەوڕوون ئەکەینەوە لە تەفاسیلی خوێنمەین و خوێن خەستبوونەوە کە ئەمە شتێکی زۆر باو لە ناو خەڵکە نەخۆشی کە چەند ساڵێک شاتۆتە ناو باس و ینی خەڵک شارەزای بووە بەڵام ئەمە خواردنێک نییە بە تایبەتی بەس بەعام ئەو نەخۆشەگەر ینی ئەو ئافرەتە خواردنی تەندروست بخواش لەمەنی ینی پێویست بخوا و جوڵەی پێویستی هەیە بەڵێ چکە ئێمە کە باسی سکبڕی ئەکەین چەند فەقرێک زۆر مهمە لە دووجانی تەندروستە یەکەم خۆراک ئەوە ئەبێ بە تەفاسیل باسکرێ دووهەم جوڵەی دایکەکە و ڕاز وەرزشکردنی کە ئەمەش هەر خۆی بە خۆی دنیایەکی جیاوازە چکە ئەم وەرزشە چەند ئیسفادەیەکی هەیە یەکەم قەوامی ئافرەتەکە وەکو خۆی بێڵێتەوە دووهەم سەحەتی باش بێت ماسوولکەکانی زەعیف نەبێ ئەو ئازارانی کە لە کاتی دووجانیا تووشێ بێ کەمی ئەەکەیتەوە یاخود ئەگەر هەیە بێلانێ هەر نەیمێنێ و هەروەها بۆ مناڵبوونیش ئیسفادەی هەیە ئەم جوڵانە باشە دکتۆرە خانوێک لە تەمەنی هەژمانی ئایا سکبڕیەکە یڵە چ خواردنێک باشە بۆی کە کێشی مناڵەکەم زیاد بکات دیارە پێیان تۆ کە کێشی کەم بەڵێ خۆی کێشی مناڵ بۆەوە بەستراو دەکە کە زیاب بخوا ئەوە ئەبێ ئاگدار بین چکە خەڵکی ئێمە خەڵک لە دنیاەوە ئاوا ئەزانێت ئەگەر زۆر بخوا مناڵەکە قەڵەوتر کەواتە زیانە خوا بەڵام چی بخوات خواردنی تەندروست خواردنی تەندروست بەڵێ خواردنی تەندروست یعنی چیانی پرۆتینی زۆر بێ ڤیتامینەکانی بەپێی پێویستیا بێ مادەکان زایەکانی بەپێی پێویستیا بێ شەکر و کالۆری زۆرتیانە بێ چکەژنێکی حامیلە پێویستی بە کالۆریکی زۆر زیاتر نییە لەگەڵ پێش دووجانەکەی لەبرۆ ئاگداری ئەو بین چکە ئەوی مناڵەکە پێویستێتی خۆی ڕایکێش حتا ئەو دەکانی کە زەعیفن یاخود قەڵەونین و یا زۆر ناخۆن مناڵەکە بە پێویست خواردنی خۆی ڕاکێشە ئەگەر لەسەر حسابی دایکەکەش بێ ڕایکێشە بەڵام ئەو زیایی کە دایکەکەی خوا هەمووی لە جسمی خۆیانکەوە بێتەوە هەمووی ئەبێ بە زیای لە جسمی خۆیان باش ماوەی نێوان مناڵێک بۆ مناڵێکتر سکبڕێک بۆ سکبڕێکتر چەند دێت باشە خۆی ئەگەر بێتە سەر ڕاستی ئەوە شتێک نییە بەڵام وڵا ئیلا ئەبێ وابێ خاصن تۆ دایکێک تەمەنی هەیە ناکرێت پێ بڵێ بڕۆیست بەزەق خۆچێت 4 ساڵی کە مناڵێکە دروستکەرەوە زۆر احتیاطیە ئەگەر دروست بێتەوە بەڵام باشترین شت ئەوەیە تۆ هیچ نەبێ 6 مانگێک ئیسراحەتکە بۆی ئەو جسم بچێتە تەواو حاڵەتی طبیعی خۆی و جاریکە ئامادە بێت بۆ سکێکی کە توانین بڵێن سکبڕیە بێتەوەی ئەوەی ئەم دایکە ئەم خانمە هەندێک نەخۆشی بپەڕێنێ یاخود کۆنتترۆلی بکە شتی وا هەیە نەخێر بەس لەوانێ ئەوانێ ئەو نەخۆشانی کە علاقی بە حساسیتەوە هەیە لە بەروی مەناعی دایک لەو کاتە دابەزێلانێ لەو کاتی سکبڕیە تۆزێک کەمتر بێتەوە ئەگینا بەڕاستی نەخۆشیێک نییە بڵێ لەگەڵ سکبڕیا باشە بێتنە ئەوانێ نەخۆشیەوە ڕۆماتیزمەکانیان هەیە ئەوانێ علاقی بە مەناعەوە هەیە ئەوانە کۆنتترۆلترە بن لەو کاتە بڵێ ینی کەمتر بڵێن ئەتاکەین قورستر نابێت لە سەریان قورستر نابێ بەعکسەوەلانێ خاوتر بێتەوە بڵێ ئەتاکو مناڵەکەی بێ دوێ مناڵبوونەکەی نیشتە وەرزشکردن چ جۆرێکی زۆر گرنگە بۆ خانم چکە ڕەنگە هەموو وەرزشێک دەست نایە بەوان بەڵێ خۆی وەرزشکردن دوو نوع ئایا ئەو وەرزشە تەنها بۆ تەندروستێکی سەحی خۆیەتی یاخود ئەو وەرزشانی ئەوێ کە کێشەیەکی هەیە بۆ نمونە پشتی ئێشە یا بەر حوزی ئێشێت ئەو سقانی ئەوێ ئێشە یاخود ڕانەکانی ئێشە مە بەهۆی هۆرمۆنی پرۆجسترۆنەکە هەموو عینەکان خاوە بێتەوە بۆیە لەو کاتە و ئازارانی بۆیە ئەگەر تەنها بەس بۆەوەی تەندروست بێت ئەو ڕێزانی کە با بڵێن بەرکەوتی مباشری نابێ بۆسکەکە بۆ نمونە ڕۆشتنیی ئاسایش ڕۆشتن زۆر باشە مەلەکردن زۆر باشە یۆگا زۆر باشە پاسکی لە اعتیادیە ئەو شتانی کە چانسی کەوتن و بەرکەوتەی مباشری هەیە بۆ دایکەکە خەتەرە بەس ئەو پاسکیلانەی کە تەنها قاچە جوڵین تو وەستا و لە سنتەرەکان ئەوە زۆر اعتیادیە بەڵام لەو باشتر ڕۆشتنەکەیە باش دکتۆرە کۆتا پرسیار و شاڵە ئەماکێت بە زنجیرەیەک کە لە هەفتەکانی داهاتووشە بەردەوام بین چەند جار خانمی دووجان سەردانی پزیشکی پسپۆڕی ژنان بکات تا تاوابوونی دووجانێک بەڵێ ئەو خۆی باشترین شت یعنی ئێمە شتێکی نمونەی باسەکەین بەزتر خەڵک یعنی لاانێ نتوانێت پابند بێ یاخود لاانێز پێویستکە زیاتر بێت لە بەروی کە نەخۆشیەکی هەیە بەگشتی پێش سکبڕێکە بە 3 مانگ پێشەوە سەردانی پزیشکە
ئەو ڕێنمانە وەرگێت تاوەکو مسکی ئەبێت کەسکی بوو یەکسەر سەردانەکە بۆی دڵنیابێت و دوای ئەوە مانگانە سەردان ئەکا هەتا لە بنکەکانیش بێ هەرە بێ و سەردانە لە بنکەکانیش بێتە ئەتوانێت گرنگەوەیە سەرپەرشتێکی پزیشکی هەبێت دوای کە ئەگاتە دوومانی ئەخیر 2 هەفتە جارێ لە مانگی خۆشە پێویستە هەفتەی جارێ بەس ئێتر ئەمە بەپێی نەخۆشەکە کەم و زیاکات ئەو پزیشکی لێ مەسئولە ئەبێت تیگەێنێ کەی پێویستە بێتەوە بەپێی حاڵەتی نەخۆشەکە ئیجابەکە. دکتۆرە ڤیان سپاس بۆ بەڕێز سپاس بۆ هەموو زانیاری وردەکان.